سڵاف ji roja beriya cejnê ve hetan û keber pirsiyar nebûye carekê din em vegeriyan em vegeriyan em ê serkêşeyekê axivîn ku bû gelek xelkê dibîte pirsgirêkeka mezin eger hatû viyawayî berdewam bîte. Fermanberên ava dewrûberên germiyanê baykûta damê ragihandîne ji ber çi ji ber ku hetan û kem û çiyê meha hezîranê wernegirtiye evrûke 24 meha hefte biryara sibahî 25 meha heft mûçê meha heft bête dabeşkirin dest bi dabeşkinayî bête kirin li hetan û kevan fermanberan mûçê meha şeş wernegirtiye hejmara wan zêdetir ji 550 fermanberan eger hatû ew evê baykûtê berdewam bikin dê kêşeyeke mezin bû xelkî drûst bîtin ji ber ku ew xelke demînin bêav evrû ev dibe mijara me ya îrûya berpirsiyar. Di demekî da ku banka germiyan amade nabît bibîte mêhvana bernameyê bizanîn çend pare hene pêdiyam çend pare heye bû çî mûçê dabeş nakin me zanyarî jê wergirtin em dêwa zanyariya biha bêjin lêzil destpêkê çime devbirê Saman Celîl ku serpereştiyarê ava bajarokê Quretû derwazeya perwêzxanê ye gel birêz Newzat Hemîd rêberê ava dewrûbera germiyanê mêhvanên me ne piştî demekê Kurdê birêz Rizgar Mihemed endamê Perlemana Kurdistanê jî gel me bîtin kak Rizgar alêt pare heye balam dabeş nakire mûçe dabeş nakire lêber wa emro ew legal ême ebê li kak Saman ew dest pê yekem kak Saman kak Newzat bixêr bên zor spas danekim kak Saman baykotan ragihandiwe baykoteke berdewam ebe tawak sibê tawak û kê berdewam ebe سڵاو لە ئێوە و لە میوانە بەڕێزەکانتان و لە بینەرانیش بایکۆتەکە ینی بەدەستی ئێمە نییە یادی ئەوە لە پێش جەژنەوە لیستی موچە ڕاگەێنراوە ئەوە هەفتەی جەژن بەسەریدا ڕۆیشت هەفتەیەکیش پاش جەژن کارمەندانی دابشکردنی ئاو ئارامیان گرتووە بەڵام هەر درێژەی کێشا بۆیە ناتوانن ینی ئەم شتە لە دەسڵاتی کەس نییە ناتوانین لەوە زیاتر ڕایەنگری و بەردەوام بن لە سەر کارەکەیان چونکە فەرمانبەرانی ئاو لە ئێستا لە ئەرکێکی سەختدان چونکە ئەم ساڵ وشکە ساڵیە هەم هاوینێکی گەرمە ڕوبەڕووی گەورەترین کاربوونەتەوە و ئێستا لە ڕیزبەندی موچەش دەخرێنە دوای هەموو وەزارەتەکانەوە و سەرەڕای ئەوەش گەرمیان بەتایبەت موچەکەی دوا دەخرێت بۆیە ناتوانین لەوە زیاتر کارەکان بەردەوام بکەین بۆ ئیش پێکەرەکان باشە یعنی مەبەستان چییە؟ مەبەستان ئەوەیە بۆی کۆدەکە بەردەوامە بێت تاواکو موچەی مانگی حزێران وەرەگرن؟ ئێمە ئەمەم کێشەیە تەنها مانگە نییە ئەمە چەند مانگێکە ئەم کێشەیە لە موچەی جەژنی ڕەمەزان هەمان کێشە ڕوویدا موچەی بەتایبەت کە ئەو چینەی ئێستا لە هەمووی ماندووترە ڕوبەڕووی سەختترین کار بۆتەوە لەم هاوینی و گەرمە و وشکە ساڵیەدا هەمان مانگەکانی تریش کێشەیان دروست کردووە پێویستە ئەمە چارەسەر بکرێت بەم شێوەیە بەردەوامی کەس ناتوانێت ڕێگەی لێ بگرێ ئەو توانامرۆیی هەیە کە کارەکانمان پێی ڕێخستووە و ئەتوانین ڕوبەڕووی ئەو بێئاوێ ببینەوە خەریکە ئەو توانامرۆیش لە ناو دەبرێت باشە ینی پێم بڵێ هەموو مانگێک ئێوە و کێشەتان هەیە وەکو بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری گەورمیان یان هەموو ئاوی گەرمیان هەموو فەرمانگەکان یعنی بەس ئێوە و کێشەتان هەیە یان فەرمانبەری تریش هەیە بەتایبەت ئەوەی کە چینە ماندووەکەیە ڕوبەڕووی کێشەی بێئاوی بۆتەوە لەم هاوینە ئەو چینەی لە بەیانی تا ئێوارە لە شەوانیش ئێمە ئاو دابەشەکەین بەڵێ بەتایبەت فەرمانبەرانی ئەو کێشەیانەیە جگە لە موچەکەش تەنانەت پێشینەی ئیش پێکردنەکانیش هەر تاخیر دەبێ ئێمە دەستمان بەسراوەتەوە ناتوانین کارەکانمان ئەنجام بدەین باشە ئەتوانی پێم بڵێت بوومان ڕۆنکەیتەوە ئەو موچەیە کە مافی خۆتانە ئەزانم بەڵام وەرنەگرتنی موچەکە چی کارتێکردنی کردووە سەر ژیانی ئێوە مەسەلەن ئێستا خەڵکەیە پێویستی پێیەتی خەڵکەیە کرێ چییە خەڵکەیە قەرزارە یعنی ئەمەیە هوو کارێکە کە ئەڵێن ئەگەر موچە وەرنەگرین دەست بەکار ناکەین
ئێمە ئەوانەی کە کار بە دابشکردنی ئاوەکەن کار بە بیرەکانەکەن بە قوفڵەکانی دابشکردنی ئەوانە زۆریان گرێبەستن زۆریان موچەکانیان لە 350 پەڕ ناکە ئەوەی گرێبەست نەبێ هەر 400,000 ینی کەمترین موچەیان هەیە زۆرترین ماندوو دەبن یەکەم زربە بەر ئەوان دەکرێت ینی پێیانەوە دیارە باشە کە ئاویش لە کاتێکا ئاو سێکتەرێکی ژیاریە دەگاتە ماڵ بە ماڵ باشە ئێستا خەڵک هەیە کە بێ ئاو بووە لەبەر بۆی کۆتەکە ئێمە ئەو شوێنەی کە من سەرپەرشتیەکەم سنتەری ناحەی قۆرەتووی لێیە کۆمەڵگەی مەرزی نێودەوڵەتی پەرێزخانی لێیە بەڵێ بێ ئاو دەبن چونکە چیتر توانامان نەماوە کارەکە ڕاگرین ینی تاکەی ئەوە هاوڕێ ئەوان چەند بەشدارن چەند بەشداری ئاوتان لەو سنوورە هەیە چەند بەشداریمان هەیە بەڵێ ئێمە جگە لە ناحێکە ئەو پرۆژە ئێمە پرۆژەیەکی بربڵاوە لە ڕاستی توانین بڵێن جیاوازە لە شوێنەکانی تر پرۆژەیەکی سەختە چونکە بە درێژی 17 کیلۆمەتر ئاو دەنێرین ینی لە ناوچەکە ئاوی هەم ئاوی کەمە هەم ئاوی شیاوی بۆ خواردنەوە نییە بۆیە لەو شوێنەی کە ئەو ئاوە هەیە شیاو بۆ خواردنەوە بە دووری 17 کیلۆمەتر پمپی دەکەین و دەینێرین بۆ ناحەی قۆرەت و گوندەکانی ئەوەی کە لەسەر و ڕێگەی بۆریەکەی ئەمن و هەروە کۆمەڵگەی چەند گوند مەرزی نێودەوڵەتی پەروەردەخان ئەتوانی پێم بڵێ چەند گوند چەند خەڵ چەند ماڵ چەند بەشدار بووتان هەیە کە بێ ئاو دەبن ناوەکانم پێ بڵێ بێ زەحمەت بەڵێ گوندی حەوشکوڕ و چل ماڵی تێدایە سنتەری ناحەی قۆرەت و 30 ماڵی تێدایە لەگەڵ کۆمەڵگەی فەرمانگەکانی حکوومەت دادگا و ناحێ و پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و ئەوانەی لێیە هەروەها چونکە ئەو شوێنەی کە ئێمە کاری لێ دەکەین ناوچەی سنووریە ئەوەی بنکە سنووریەکان کە سەربۆزارەتی پێشمەرگەن ئەوانیش بێ ئاو دەبن نقطە سنووریەکان هەر لە بیرەکانی ئەمە و پرۆژەکانی ئەمەوە ئاوەردەگرن هەروەها گوندی مەجید سالارە گوندی پەرۆزخانە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی مەرزی پەرۆزخان تاواکو ئێستا هیچ کام لەو شوێنانە کە باسە کرد بێ ئاو بووینە بەڵێ ئێمە تاوەکو ڕۆژی پێنجشەممە نەمان هێشتووە ینی ڕاستە پرۆژەکە بە شەو ڕۆژ حتا کارەبای نیشتیمانی هەبێ کار دەکات ڕوبەڕووی بووینێتەوە نەمانێشتووە هیچ لایەک بە پێ بێ ئاو بێت بەڵام ئیتر کە موچە یاریەکرێ بە موچە بە تایبەتی لە گەرمیانە هیچ ڕۆژێکیان دیاری نەکردووە ئەو لیژنەی کە دەڕوا بۆ وەرگرتنی موچە هەموو ڕۆژێ دەڕواتە بانق و پیان دەڵێن چاوەڕێی چین بڕۆنەوە ینی ڕۆژێک دیاریکرااو نییە فەرمانبەرەکان پێیان بڵێ ئەم ڕۆژە موچەکەتاندرێتە بۆی بتوانن کارەکانیان بەباشی ئەنجام بدەن باشە ئەتوانی پێم بڵێت کاک سامان یعنی ئێستا پرۆژەکە داخراوە پرۆژەکە ئیش ناکە کەس نییە میراوێک نییە سەرپەرشتیارێک نییە ئەو بەسەر خەڵکدادا بەش بکات بەڵێ پرۆژەکە داخراوە لەبەرتی پرۆژەکەش وەکو وتم پێت پرۆژەیەکی هەروە سادە نیە بۆ دوور ئاودەنێری خەڵکی ئاسایش ناتوانێت ئەو پرۆژەیە بخاتە گەڕ تاوەکو ئێمە لە ڕێگەی ئەندازیاری و تیمی خۆمانەوە بەردەوام دەستمامە و پرۆژەوەی ڕامانگرتووە و بۆ ئەوی بتوانین ئاو بە یەکسانی دابشکرد بەسەر ناوچەکە و هیچ شوێنێک بێ ئاو نەبێت لەگەڵم بمێنە ئێمە کێشەیەکی تری شێتە لە ڕیزبەندی دابشکردنی موچەی وەزارەتەکانە ینی چۆن لە پێشووە کە کاتێک نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆیە گرنگی درا بە وەزارەتی تەندروستی ینی ئەبووە ئێستا لەم بێ ئاوی و گەرمایە و وشکە ساڵیە گرنگی بدرایە بە سێکتەری ئاو لە ڕیزبەندی دابشکردنی موچەشدا باش سپاس دەکەم کاک سامان لەگەڵم بمێنە کاک نەوزات بەخێر بێن گەرمیان خۆی کێشەی بێ ئاوی هەیە کەم ئاوە ئێستا ئەم بۆی کۆتەش هاتووە سەر ئەتوانی پێم بڵێ ژمارەی ئەو فەرمانبەرانە ئەو کارمەندانە چەنەکە بۆی کۆتی داوامیان ڕاگرتووە و تەسیری چی بووە تاوەکو ئێستا سەرەتا سەڵاو لە جەنابتان و لە بینەورانی بەڕێز بێگومان کێشەی دواکەوتنی موچە کاریگەری زۆر خراپی بووە لەسەری شۆکارەکانمان
ئەگەر سێر دیوانی بەڕێوەبەرایەتیمان بکەین ئەمڕۆ نیوەی فەرمانبەرەکان زیاتر دەوامیان نەکرد بایکۆتی دەوامیان کرد نیوەی فەرمانبەرانی ناو بەڕێوەبەرایەتەکەمان لە فەرمانگەکانیش لە فەرماگەی ئاوی کفری فەرماگەی ئاوی ڕزگاری دوێنێ بایکۆتیان کرد بەڵام وعدیان پێدرا کە موچەکانیان پێ بدرێت ئەمڕۆ موچیان پێدرا بایکۆتیان شکان هەردوو فەرماگە ئەوە بەشێ زۆر لە فەرمانگەکانمان تا ئێستا جگە لە کفری و لە ڕزگاری تا ئێستا موچیان وەرنەگردووە ئەمەش دیارە کاریگەری زۆر خراپی هەیە لە سەری و کارمان بەڕاستی باشە ئەتوانی پێم بڵێیت کاک ڕزگاریش ئێستاش لەگەڵمانە سپاسەکەم کاک ڕزگار ئێوەش بەخێر بێن کاک ناوزات ئەتوانی پێم بڵێیت ژمارە ئەو فەرمانبەرانە ئەبن بە چەند ئەڵێن تەسیرێکی زۆر خراپی هەبووە لەسەر ئیشوکاری بەڕێوەبەراتی ئێوە چ تەسیرێکی هەبووە؟ تەسیرەکەی ئەوەیە ئەمڕۆ من ژمارەیە گوند هاتن داوای ئیشوکاریانە کرد کێشەی ئاویان هەبوو بەڕاستی وتم نیوەی زیاتری فەرمانبەرەکان بایکۆتیان کرد دەوامیان نەکرد من نەمتوانی ئیشوکاریان بۆ بکەم ئەوە شتێکی زۆر خراپە بەڕاستی دیارە فەرمانبەرانیش من پشگیری ئەو کاکسامانەکەم حەقی خۆیانە کە شایستەی دارایی خۆیان لە کاتی خۆیانە پێ بدرێت چونکە زۆربەی کارپێکەری پرۆژەکانمان یان میراوەکان گرێبەستەکان ماگانەیان 350,000 ینی تەسەوەر بکە 350,000 لەم ڕۆژە بێ بەشی چی بکات کە ئەوەیشی پێ نادرێت لە کاتی خۆیان موچەکەی پێ نادرێت بێگومان کاریگەری زۆر خراپی هەیە فەرمانبەران شەقی خۆیانە بە هەموو شێوەیە داکۆکی لە مافی خۆیان بکە ئێمەش پشگیریانەکەین و داوا لە حکوومەتەکەین کە بەدەم داواکاریەکەوانە بچێت بۆ ئەوی لە ئەخیرا هەر هاوڵاتیان زەرمەند دەبن دیارە ئەوان حەقی خۆیانە بایکۆت بکەن بەڵام لە هەمان کاتە هاوڵاتیان زێرە من دەبن کە لەم وەرزی هاوین و لەم بێئاوی لەم مشکە ساڵیە دیارە زەرمەندی یەکەم هاوڵاتیانن بەداخەوە. باشە ئەتوانی پێم بڵێت ئەڵێن دوو فەرمانگە موچیان وەرگرتووە خۆی چەند فەرمانگەن وا بزانم نو فەرمانگەن ئەو حەڵ فەرمانگەی تر ئێستا هیوایەکە بوو نمونە سبەی موچە وەربگرن؟ ڕۆژانە ئێمە لێزنەمان هەیە لێزەکان و کە چەند داوای موچەکەن سەردانی بانک ئەکەن ئێمە هیوادارین کە بە زووترین کات ئەم کێشە چارەسەر بکرێت ئەم دوو فەرماگەی ئاوی کفری فەرماگەی ڕزگاری ئەمڕۆ موچیان پێدرا هیوادارین بتوانین بکەم سبەینێ موچەوەی ئەو فەرمانەکاندا ئەو لە فەرمانگەکەی تر و هەروەها دیوانی بەڕێوەبەرایەتیمان فەرمانبەران موچیان پێ بدرێت چونکە درێژە کێشانی ئەم کێشە کاریگەری خراپی ئەکەوێتەوە. ئەگەم باشە ئەتوانی پێم بڵێیت بڕی ئەو پارەیە چنە کە پێویستە بوو پێدانی موچای و فەرمانبەرانەیە کە ئێستا بۆی کۆتیان ڕاگەیاندووە؟ هەموو فەرمانبەران هەر نوە فەرمانگەکە و هەمووی 281 میلیۆن دینارە ئێمە ئەو کات داوای موچەمانەکرد ئەیانوت ئەم کچەکە پارەکەی زۆرە دابش ناکردی هەڵسیان دابشمان کردە سەر دوو فەرمانگەمان جیا کردەوە وتمان بە چەکەکان بەجیا بێت ئێستا ئەوە نی بەشێکی بەڕێوەبەرایەتەکەمان موچیان وەرکردووە ئەمشکە شتێ خراپە بەڕاستی نیوەی وەری بگرێت نیوەی وەری نەگرێت ئەوش خراپە باشە ئێمە پێناخۆشەکە موچە لە کاتی خۆیان بدرێت هەموو فەرمانگەان فەرقیان نییە هەمویان تێگەم بەڕێوەبەراتی ئاوی گەرمیان یان کەلار با بڵێن کێشەی دابشکردنی موچیان نەبووە فەرمانبەرەکان موچیان وەرگرتووە هەردوو بەڕێوەبەرایەتیەکان هی ئێوە و هی ئاوی کەلاریش یان ئاوی گەرمیانیش سەر بە وەزارەتی شارەوانی بۆچی ئەوانە پاران یان موچیان وەرگرتووە ئێوە وەرتان نەگرتووە؟ بەڕاستی ئەمەش نازانین بۆچی فەرقی چییە ئەبێ ئەمە لە شەشی حوتە ئەمە موچەمان وەربگرتایە هەموو وەزارەتەکە بێت لە ڕۆژێکا وەربگیرێت ئێمەش ئەبێ ئەو پرسیارە ئەەکەین ڕۆژانە داوای موچەکان ئەڵێن نییە لە بەپارە لە بنکان نییە ئێمەش ئەو پرسیارەمان هەیە بەڕاستی بۆچی هەنێک لە بەڕێوەبەرایەتیەکان یان فەرمانگەکان ئەمڕۆ ئەوەی بزانم ئەو دوو فەرمانگەی ئەمە وەریانگرت بەڵام نازانم بەڕێوەبەراتی تروەریگرت فەرمانگەی تروەریگرت ئەوە نازانم بەڵام ئەو دوو فەرمانگەی ئەمە ئەمڕۆ وەریانگرت. باش پارەما بوو ئەوانی تر ئەگەر زانیاری تەبێ یان نەماوە ئەو لیژنەیە ئەڵێ چیکە بەدووادا چوونەکە؟
لا ئێماڵێن پارە نییە بە لیزنەکان ئێماڵێن پارە نەماوە لە بەنکە پارە نییە ئەوانش ئەگەڕێنەوە بۆ سبینێت دووبارە سەردانەکەن بەڕاستی شتێ ناخۆشە ینی هەموو جارێ سەردان بکرێت و بڵێن پارە نییە فەرمانبەر مافی خۆیەتی لە کاتی خۆیەکە بەپی ئەو خشتەیە کە دانراوە موچەکان دابش بکرێت ئێمە لاریمان ڕاستە ئێمە وەزارەتی شارەوانی آخر وەزارەتە وەری ئەگری ئەبووە یەکەم وەزارەت بواە بەڵام ئەگەر لە کاتی خۆیان لە وادەی خۆیشیا بدرێت ئێمە کێشەمان لەوە نییە بەڵام تاخیرە بێت ئەگاتە آخر وەزارەتکەوە پارە لە بەنکان نامێنێت وەکو باسێکن ئەڵە پارە نامێنێت ناچار ئێمەش تووشی ئەم کێشەیە بین وەڕاستی هەموو مانگێک زۆربەی ماگەکان ئێمە ئەم کێشەمان هەیە ئەڵێن پارە لە بەنکان نەماوە و بەڕاستی ئەمە تووشی ئەحراجی بوونە لای فەرمانبەرەکان خۆمان باش لەگەڵم بمێنە کاک نەوزات ئەمەوێ لە کاک ڕزگار محەممەد کە ئەندامی پەرلەمانی کوردستانە پێش ئێستا و توێتی کە پارە لە بانکەکان هەیە ئەمەوێ بزانم ئەو قسەیە ڕاستە پارە لە بانکەکان هەیە کاک ڕزگار بەخێر بێن ئەمەیە بزانم زانیاری ئێوە ئەڵێ چی بچی موچەی ئەو فەرمانبەرانە ئەو کارمەندانە دابش ناکرێت بەڵێ سەرەتا سڵاو بۆ جەنابتان سڵاو بۆ بیسەر و بینەری ڕوودا و بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم وەڵڵاوە ڕوونا یعنی ئێمە وەکو ئەندامی پەرلەمان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا سەردانی بانکی کەلارمان کرد ئێمە بۆ خۆمان دوو ڕۆژ لەو کاتی موچە دابشکردنا ڕۆشتوین لەوێ دانیشتوین بەداخەوە کە ئەڵێن پارە نییە یا با بڵێن داهات وەکو پێویست نییە بەڵام ئەوەی کە ئێمە لێوێ دانیشت بووین بە نمونە باسیکەم بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان 108 ملیۆن دیناری هێنابوو و لە بەرامبەرە با بڵێن داواکاریکی هێنابوو کە داوای 10 ملیۆن دیناریە کرد بۆ خەرجی ناو دایرەکان و بۆ بەڕێوەبەرایەتەکە بەڵام لە وەڵامدا پیان وت ئێمە ناتوانین ئەو خەرجێتان بۆ دابین بکەین و پێمان وتراوە بە هیچ شێوەیەک خەرجی سەرف ناکرێت هەتا وتی ئەو من 108 ملیۆن دینارم هێناوە ینی ئەوە زۆر پێویستە بەشێک لەو پارە بۆ ئامێری پارە ژمارەکردنە پارە حسابکردن کە لە هاوڵاتیان وەرەگیرێت بە هیچ شێوەیەک بۆیان سەرف نەکرد من بۆ خۆ پرسیارم لێکرد وتم ئەم پارەیە ئەم 108 ملیۆن دینارە هی مانگێکە وتی نەخێر ئەمە هی یەکشەمە و دووشەمەیە ئەمە هیچ ڕۆژێک بوون کاک ڕزگار ببوورە ئەوە کەی بوو کە وتت ئێمە لە دانیشت بووین لەوێ ئەوە کەی بوو لە هەفتەی ڕابردوو باش ینی پارەی دوو ڕۆژ 108 ملیۆن دینار بوو 108 ملیۆن دینار و ئەمجا هەر لەوێ دانیشت بووین شارەوانی ڕزگاری نەحەی ڕزگاری 39 ملیۆن دیناری هێنا بوو و پارەی با بڵێن موچەی مۆزەفەکانی ئەوێ فەرمانبەرەکانی ئەوێ 38 ملیۆن دینار بوو باشە ئامادە نەبوون موچەکان پێ بدەن هەتاوتی ئێمە 39 ملیۆن دینارمانی هێناوە داوای 38 ملیۆن دینارەکەین کە بۆ موچە خۆرانی با بڵێن شارەوانی ڕزگاری بەڵام بەداخەوە ئامادە نەبوو سەرف ناکرێت موچەیان بۆچی خەرج ناکرێت وەڵاهی بەداخەوە ئەوواڵێن ینی ئەمە گیرفان بڕینە ئەمە دەستبردنە بۆ گیرفانی خەڵک لەبەرەوەی پارەیە کە کۆ ئەکرێتەوە و با بڵێن لە دەوائیرەکان و هەندێک بەڕێوەبەرایەتی هەیە لە گەرمیانە و میوانەکانیش زۆر بە باشی ئەزانن کە داهاتێکی زۆر باشی هەیە دێتە بانکی کەلار بەڵام بە ئیعازێکی حەزبی یا با بڵێن ئێمە بۆ خۆمان لەوێ دانیشت بووین تەلەفۆنێک مۆزەفێک لە بانکی هەرێمەوە تەلەفۆنی کرد بە بەڕێوەبەری بانکی وتی ئەتوان وتی موچە ڕاگە یعنی بە هیچ شێوەیەک موچە سەرف مەکە و لە ئێمەش دانیشت بوو وتراوە موچە سەرف مەکە بەڵێ ئەڵێم پارە هەبوو بەڕێوەبەری بانکی هەرێم لە سلێمانی وتوێتی موچە سەرف مەکەن ڕاگرن نەک بەڕێوەبەری بانکی هەرێم با بڵێن مەسئول بەشێک من نەمزانی عینوانیە و کەسە کێیە ئەو خاتونە کێیە بەڵام بە بەڕێوەبەری بانکی کەلاری گوت
موچە سرف باش. با بڵێن بە هیچ شێوەیەک پارە سرف مەکە و ئەمە ئەوە نەبوو کە پارە نەبێت لە بانقاکە وەکو پێشتری شارتە پێدا ئێمە دانیشتە بووین کەوا بەڕێوبەرایەتی پۆلیسی هاتوچۆ شارەوانی ڕزگاری با بڵێن شوێنەکانی ترکە پاریانە هێنا کاک ڕزگار بانکەوە بە پێی زانیاری بانکی کەلار 6 وەزارەت لەسەر داهاتی ناوخۆ لە گەرمیان موچە لەوێ وەرەگرن ئاوادانکردنەوە کارەبا خوێندنی باڵا ڕەوشەمبیری شارەوانی و خانەنشینی پێشمەرگە یعنی ئێستا کێشەکە بە پێی زانیاری ئەوانەی کە لە بەردەستی ئەوەن ئەمە بزانم بەس بوو فەرمانبەرانی ئاوی دەوروبەری گەرمیان کێشە دروست بووە یان بوو فەرمانبەری تریش هەیە خانەنشینی پێشمەرگەش هەیە کەتەوەکو ئێستا موچەی مانگی شەشی وەرنەگرتووە بەڵێ ئەوەی کێمە لە هەفتەی ڕابردوو لێ بووین هەتا بەڕێوبەری کارەبای ڕزگاری بە ئێمەیەوت بەڵکو تەکلیف بکەین موچەکەیان بۆ سەرف کرێن و بە هەمان شێوە بەڕێوبەری ئاوی کفری بە هەمان شێوە هەتاوتی من لە کفریەوە هاتووم موچەی پێنەدرا باشە ئەمە ئەوانەی کە جەنابەت ئیشارەت پێدا و زۆربەی ئەو دائیرانە داهاتیانەیە و ئەوەی کە ئێستا ماوەتەوە ئەوە لای جەنابشتان ڕوونە کە با بڵین فەرمانبەرانی گرێبەست فەرمانبەرانی هەمیشەیی بەڕێوبەرایەتی ئاوی گەرمیان زۆربیان موچیان وەرنەگردووە ئەمە ئینەکەیە زۆر سپاس دەکەم بابەتەکەیە تێگەم زۆر سپاسانەکەم زۆر سپاس کاک ڕزگار بە ئەو زانیاریانەی کە بە ئێمەدا سپاسانەکەم لە ڕێگای بە واتساپیش لەگەڵمان چونکە سوورەت وزە خراپە من ئێستا سپاس دەکەم سەفەرێکی سەلامەتە هەبێ ئیشەڵڵا مەمنوتم کەم ڕوو بێوانی بەرپرسیار بوویت یەک شت ئەڵێم بە پێی زانیاری بانکی گەرمیان دەڵێن مانگانە ئیدارەی گەرمیان پێویستی بە 28 میلیارد دینارە بوو پێدانی موچە لەسەر داهاتی ناوخۆ مانگانە پێویستی بە 6 میلیارد دینارە بوو تاواکردنی موچە پێویستیان بە 2 میلیارد و 500 میلیۆن دینارە حتاوەکو ئێستا هیچ پارێک بوو بانکەکان نەهاتووە مەبەستیان ئەمڕۆیە بۆ ئەوی موچەی مانگی حەوت دابەش بکرێت و چونکە فەرمانبەرانی خوێندنی باڵا مامۆستانی وانە بێش هیچ پارە بوو بانکی گەرمیان نەڕۆشتووە منەچمە لای کاک نەوزات من ئەزانم ما فەرمانبەرانی وەزارەتەکانی تریش حەقی خۆیانە لە دهۆک لە هەولێر ئەگەر موچیان وەرگرت بە حەقی خۆیانە موچەی مانگی حەوت ئێستا وەربگرن بەڵام یەک شت هەیە کە یعنی بەڕاستی ملێ تێناگەم چۆن دەست بە دابەشکردنی موچەی مانگێک ئەکەیت کە تاوەکو ئێستا فەرمانبەر هەیە موچەی مانگی پێشووتری وەرنەگرتووە پرسیارەکە گونجاو بەڕاستی ئێمە شار و پرسیارەکەن بەڕاستی ئێمەش سەرمان سوڕەمێنی لەسەر ئەو پرسیارە بەڕاستی چۆنە بێ فەرمانبەرێک ئەم هەمووی فەرمانبەری حکوومەتە و ئیشی خزمەتگوزاری ینی چۆنە بێت بەشێکی مانگێکی وەرنەگرت بێت دەست بکرێتە دابشکردنی موچەی مانگێت ئەوە بەڕاستی شتێ زۆر ناخۆشە بۆ لە ڕووی نەفسیوە زۆر کاریگەریە لەسەر فەرمانبەرانمان ئەی لە ڕووی ئیشەوە پێم بڵێ چونکە من کەمتر لە یەک دەقەماوە ئەگەر ئەو فەرمانبەرانە بەردەوام بن لە بۆی کۆت زۆر چ کێشەیەکتان بوو دروست دەبێت چەند کەس بێ ئاو دەبێت گوندەکان زیاتر ئەوەی منسبەت دیوانی بەڕێوەبەرایەتیمە گوندەکان زیاتر بێ ئاوە بن چونکە ماتۆڕیان ئەستێت بۆ ڕی ئەشکی ئەوانەیە ئەمە بەردەوام ئێمە ئیشی چاکسازی بکەین لە گوندەکانە ئەگەر موچە لە تاخیر بێت بەڕاستی فەرمانبەرەمان دەوام ناکەن ئێمەش ناتوانین ئەو ئیش و کارانە جێبەجێ بکەین ئەو کێشانە چارەسەر بکەین کە بە تایبەتی وەرزی گەرمایە و ناخۆشترین وەرزە لەم کاتە کە کێشەی ئاوی تیا بێ بەڕاستی ئەگەر فەرمانبەران ئەوە بایکۆت بکەن بەڕاستی ینی بێجگە لە بێ ئاوی ئەو خەڵکە بێ ئاوە بن بێجگەلەوە خەڵکی گوندەکان بێ ئاوە بن کێشەی تریشتان بوو دروستە بێ پارەی زیاتر سەرفەکەن لە مەسەلەی چاکسازی بێگومان ئەگەر کێشەکان لە کاتی خۆیان چارەسەر نەکرێت تەکلیف زیاترەکات بەڕاستی ئەوە دەکەم ئێمە هیوادارین ئەم کێشەیە چارەسەر بکرێت زۆر سپاس دەکەم کاک سامان ئێوە بەردەوام بن لە بایکۆت دوو فەرمانگەی تر موچیان وەرگرتووە قسەی کوتایم پێ بڵێ ئێوە کەی بۆیکۆتەکە دەشکێنن
ئێمە بایکۆتەکە لە توانای کەس نەماوە بیشکێنرێت چونکە ئیتر ناتوان چیتر لەوە زیاتر بەردەوام بن کە یاری بە موچە و قوتیان دەکرێت بۆ یام کێشەیەش هەر ئەمە نییە کە بەم جارە وەکو هێوەرکەرەوە یەک بدرێ موچەیەم جارە دابشکرێم کێشەیە درێژخایەنە لە پێشوو هەبوو لە داهاتوش ئەگەر لە ڕێگەوە چارەسەر نەکرێت چی سەرۆوەزیران جێگرەکەی وەزیر نێتە دەنگ لە سەرم کێشەیە تووشی کارەساتمانەکان لە دابشکردنی ئاوە. باشە ئەتوانی پێم بڵێت سپاس دەکەم کاک سامان توانی پێم بڵێت کاک نەوزار چەند گوند بێ ئاوە بن؟ بەڵێ کێشەی ئاوان هەبووە لەکوێ دەڵێت لەوانەیە سبەینە گوندەکان زیاتر بێت چەند گوندن چەند بێ زەحمەت؟ ژمارە گوند ئێمە لە ناوچەی گەرمیان نزیکەی 400 گوند هەیە ئێمە سەرپەرشتی پرۆژەی ئاوەکانیانەکەین اینجا ئەگەر ماتۆڕێک بستێت ئەبێ لە کاتی خۆیان چارەسەر بکرێت تۆڕی ئاوا کێشەی بژبوونی ئاوا ینی ئەم شتانە ئەبێ لە کاتی خۆیان چارەسەر بکرێت سەرڕای ئەوەی ئەمە فەرمانگەکانشمان هەیە سەرپەرشتیانەکەین ئەگەر ئێمە لە دیوانی بەڕێبەرایەتی دەوام نەکرێت کاریگەری لەسەر فەرمانگەکانش زۆر سپاسانەکەم زۆر سپاس کاک نەوزاد زۆر سپاس کاک سامان سپاس بوو کاک ڕزگاریش سیویدارم پەیامە ئەوان فەرمان بەران و مافێ خوانە موچەی وەربگرم گەشت بیتە ئالێن بەرپرسیاش بەرگو 400 گوندن گەرمیان دکێشەوە بێ ئاڤیە گەلێک خراپتر لە هێت سپاس بووە بەرپرسیارەیرۆ